خۆشتان لێبێت و ئەم کاتتان باش لە کۆوارەوە پێکەوە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەبینین پاشان بڕگەسەرێکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. شانۆگەری پلانی پیرەکان لە شاری سلێمانی پیشاندرا. شانۆگەریەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی بەشی شانۆ ئامادەکراوە. کەمال عەلی و نەهرۆ محەممەد کاری نووسین و دەرهێنانی ئەم شانۆگەریان ئەنجامدا بوو. کارەکەی ئێمە باز لە ناو خەڵوەتگەی پیریەکە باسی مەعاناتی ئەو پیراناکە کە لە ناو خەڵوەتگان ئەم بیرۆکەی ئێمەش کە سەرەتا ئەم بیرۆکەیە بۆ من هاوت لای کاگنەرۆ باسم کرد ئەویش بە خۆشحاڵیەوە زۆر بەدڵی بوو کارەکەمان بە هەردووکمان جێوەجێ کرد و هەردووکمان دەقەکەمان نووسی و هەردووکیشمان کاری دەرهێنانمان بۆ کرد و خۆشمان نواندنی تیاکەین لەگەڵ کارکتەرێکی کاکە ئەو کارکتەرە ژنە لە ناو خەڵوەتگەکە بەیان عەلی دەورەبینێ. بیرۆکەکەمان ئاوا بۆ هات کە ئەو خەڵوەتگەی پیریە کۆمەڵێک کەسن کە دابڕاون لە کۆمەڵگا دوجار بڕیارێک دەرەکەن ئەم دوو کەسایەتێکە ئەم ژیانە بەجێ بێڵن بچنە ژیانێکی کەوە خۆیان ئینتیحارکەن. بەڵام کەسێک هەیە کە پێڵێن ئافرەت ئەو ئافرەتە یەتە ناو ژیانی ئەم دوانە و جارێکیکە ژیانیان پێ بەخشێتەوە و سەر لە نوێ ئەڵێ ژیانە بێ هەر بەردەوام بێ. لە شاری کەرکووک و لە کتێبخانەی کارێز گفتوگۆ خوێندنەوە بۆ دوو کتێبی نووسەر عەبدولکەریم بەرزنجی ئەنجامدرا. لە کۆڕەکەدا نووسەر گفتوگۆی لەبارەی هەردوو کتێبی کورتەباسێک دەربارەی ژیانی شێخی مەزن، فەخری شێخ ئەحمەدی شۆریجە و ناودارانی گەرمیان بەرگی یەکەم ئەنجامدرا. لە خزمەتانە بووم دەربارەی ئەو دوو بەرهەمەی کە گیاندومەتە چاپ کتێبی شێخی مەزن لەگەڵ کتێبی ناودارانی گەرمیان. شێخی مەزن کورتەی ژیانی شێخ ئەحمەدی شێخ محەددینی شۆڕیجەیە لە سەرەتای لاویەوە تاوەکو پەیوەندیکردنی بە حیزبی هیواوە شێوازی ژیانی لە لادێ پاشتر لە شاری کەرکووکە چۆن هەست و کەوتی کردووە، چۆن خزمەتی نەتەوەکەی کردووە، چۆن باسی بەشداری مانگرنەکەی کرێکارانی گاورباغی کردووە، هەروەش شێوازی ژیانی خێزانی کەس و کارەکانی. کتێبی دوم ناودارانی گەرمیان چەندین ساڵە خەریکم تا بتوانم کۆمەڵێک لەو کەسایەتە ناودارانەی ناوچەی گەرمیانی کوردستان کە خزمەت بە کولتور و کەلەپور و دیوەخانەکانی گەرمیانیان کردووە لە پێناونەتەوە و خاک و بەها پیرۆزەکاندا. ترایلەری نوێی بەشی دووی فیلمی ئەنیمەیشنی فرۆزن بڵاوکرایەوە. لە دووەم بەشی ئەم فیلمەدا باس لە هۆکاری لەدایکبوونی ئەلسا دەکرێت بە هەبوونی جادووەوە. لەگەڵ ئانا و هاوڕێکانی بەرەو سەرکەشیەک دەکەونەڕێ. Elsa, the past is not what it seems. You must find the truth. Go north, across
across the enchanted lands and into the unknown. But be careful. We have always feared Elsa's powers were too much for this world. Now we must hope. They are enough. I won't let anything happen to her. لە ڕێوڕسمێکدا و لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند لە شاری سلێمانی کتێبی چێژی خوێندنەوە بڵاوکرایەوە. ئەم کتێبە لە 2 بەش پێک دێت و لەلایەن شا خەوان سدیقەوە کۆکراوەتەوە و ئامادەکراوە. کتێبەکە کۆمەڵێک بۆ چوونی نووسەرانی کوردی تێدایە سەبارەت بە ئەزمموی خوێندنەوە. البته مسئله خوێندنەوە مەسلەی نوغبەیە مەرجنیە لە کۆمەڵگا هەموو کەس پیشی ئەوە بێت بخوێنێتەوە ڕاستە هەمومان ئەبێ بخوێنینەوە بەڵام مەسلەی قاڵبوونەوە لە خوێندنەوەیە ینی حەزە وەک چۆن بەشێکمان حەزمان لە وەرزشە بەشێکمان حەزمان لە مۆسیقایە بەشێکمان حەزمان لە ڕسمە مەسلەی خوێندنەوەش کۆمەڵێکی بواری نوغبەیە بەڵام ئەوەی کە خەڵک لە خوێنەوە تۆراوە لە کۆمەلگایە ئەمە ڕاستە کۆمەلگای کوردی بەهۆی ئەو دۆخە سیاسی و ئەو بارە ئابووری کە لە ماوەی ساڵانی ڕابردوواتی کەوتووە بەڵێ خەڵک بەهۆی پەیداکردنی بژێوی ژیانەوە بەهۆی سەرقاڵبوونی بەکاری زۆری ڕۆژانەوە بەشێکی لە کتێب دوور کەوتوێتەوە و بەشێکی تۆراوە لە کتێب ئەمە ئەگەر وردی کەینەوە کۆمەڵی هۆکاریەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە نرخی کتێب لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە نرخێکی تا ڕادەیەک بەرز بووە و ئەمە وای کردووە کە گەنجەکان نەتوانن بەوەی کەوەی سەرچاوی داهاتیانی نەتوان ینی بە ئاسانی کتێبیان دەستکەوێت و بەشێکی کەشێگەڕێتەوە بۆ بەداخەوە بوونی ئەو هەموو تەرجەمە یا وەرگێڕانە خراپی کە بەبێ فلکە لە هەرێمی کوردستانە تێپەڕێەوە خراپی کوالیتی کتێب کە پڕە لە هەڵی تایبکە واکە خوێنەر بێزارەکە و بێتاقەتەکە و وەرگێڕانەکان بە فلتەری باشە تێناپەڕن. شێوەکاران لە کاتی کێشانی تابلۆدا زۆرجار هەوڵی گزارشکردن دەدەن لە مێژووی نەتەوە و ناساندنی پاڵەوانەکانیان بە تایبەتی ئەو شێوەکارانەی لە دەرەوەی وڵاتی خۆیان دەژین. ڕزگار ئەمین شێوەکارێکی کوردە و لە هۆڵەندا دەژی جگەلەوەی بەردەوامی بە هونەرەکەی دەدات تابلۆی خولە پیزە دروست دەکات چەند کتێبێکیشی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. من ناوم ڕزگار ئەمینە لە ساڵی 1968 لە شاری سلێمانی لەدایک بووم. ساڵی 1994 گەیشتمەتە هۆڵندا. هەر لەو ساڵانەوە زۆر خولیای ئەوە بوو کە بخوێنم جارێکتر لە بواری هونەریدا بخوێنم. ئەوە بوو لە ساڵی 1999 ئەکادمی هونەر جوانەکانم لە شاری ئوترێخ بە 2 ساڵ تەواو کرد. لەو ماوەیە تا ساڵی 2005 چالاکی زۆر هەبوو پێشەنگای تایبەتی لە بەشداری لە گەلەریەکانی ئێرە. بەڵام بە تایبەتی ئیشم بۆ گەلەریێک زۆر کردووە ناوی گەلەری ئێمئارت بوو وەداخۆێسان نەماوە کۆچی کرد بۆ فەڕەنسا. لەو ماوەیە کاری زۆر کوردەواریم کرد بابەتەکانم زۆر ئەکادمی بوو ئەتر بەرەم بۆ بەرەبەرە چوومە پێشەوە لە کاری ئەکادمی و کاری سروشت چکار لێرە سروشتێکی زۆر جوان و پاکە بوو ئەچوومە ناو سروشتەوە سەرەتا زۆر قورس بوو کارم دەکرد ئیتر بەردەوام وردە ئەزمونم پیا کرد تا ئەم ئاستەی ئێستام کاری پێ دەکەم. کۆمەڵی کاری کوردەواریشم کردووەکو بۆ پێشمەرگە و کۆڕە و ئەم بابەتانم هەمووی وروژاندووە لە ناو ئەوەشدا کۆمەڵێ نووسین و تەرجەمەی بچووک بچووکم کردووە.
گرنگی بۆ ئیشی ئەنتیک زۆر زۆرە ئەم شوشەیە ئی ساڵی 1970ەکانە زۆر کۆنا سێ پارچەیە زۆر کۆنا من زۆر گرنگی بەمانە دەم کۆیانەکەمەوە هەمووی لێرە پاراستووە بۆ نمونە ئەمە ئاجیفی لە 1916 نووسراوە ئەمە زۆر بە قیمەتە نرخی تایبەتی هەیە ئەمە نەنکی ئەم پاشای ئێستای هۆڵندایە ڤلمینە 1931 سەدان پارچەمەیە 150 پارچەی ئیشی ئەنتیکم هەیە تەمەناکەم ئومێدەوارم هەتا لە ژیاندا ماوم ئەم ئیشە ئەنتیکانە لە کوردستان لە مۆزەخانەیەکە دیاری بکرێن یا بڵاو بکرێن بۆی کۆمەڵگەی ئێمە سوودی لێوەرگێ لەسەر ئەنتیک شارەزایەکی زۆر باشم پەیدا کردووە توانیم لەو ماوەی کە شارەزایم هەبێ 100 پارچە ئیشی هوەری پەیدا بکەم هەموویم کڕیوەتەوە ئیش هەیە ئی ساڵی 1970ەکانە 1970ەکانە یای قەرنی هەژدەیە بە ئومێدم ڕۆژگارێک بێ یا ڕۆژێک دابێ ئەم کارانە بجۆزینەوە بە کوردستان هەتا ئێستا زۆربەی مامۆساکان و یا خوێندکارەکان کاری ئۆرجنیڵیان نەبینیوە لەو ماوەیەشدا توانیم کتێبێک تەرجەمەکەم لە سەر زمانی هۆڵندی بخەمە سەر زمانی کوردی بە پێڵەن ناکت مۆدیل یان ناکت سخدرایە یاخود فیگەری ڕوود بە چرخەکاندا لە چرخی بەردینەوە تا چرخی بیست تەرجەمەم کردووە هاوڕێیەکم بە ناوی پۆڵا سەعید ئەو لە دەنیمارکە زۆر گرنگی بۆ کتێبەکە هەبوو جارێکی پیاچوونەوەی پیا کرد شێوە ئەدەبیەکەی بە جۆرێکتر نووسیەوە لە یەکەم ڕۆژی 2010دا بۆی کردن بە هەدیە بۆی ناردم یعنی جوانترین هەدیە بوو کە لە ژیانی منا بۆم هاتبێت ئەو کتێبە ئێستا ئامادەیە بۆ چاپ بەڵام کەس نییە لێی پرسێت ئەخی پرۆژەم ویستم کارێ بۆ مەحموود محەممەد ئەمینکەم کە بە خولە پیزە ناسراوە لە نێوەندی ساڵەکانی 1940 ئەم سەرکردە خۆرسکە هەڵکەوتووە لە گەلەکەماندا لەو سەردەمەدا کە ئینگلیس زۆر دژی ئەم شۆڕشە بووە زۆر دژی ئەم کەسایەتیە بووە من هاتم ئەو کرد بە پرۆژەیەک ویستم بیکەم بە تابلۆیەک لەم کارکردنەیە سێکە زۆر پشتیوانی بووە کاک ئازادە هەروەها کاک پۆڵا سەعید کاک ئەکرەم عەلی لە سوید دانیشێ ئەمە ئەو تابلۆیە کە باسم کرد لەسەر ئەو قارەمانە کە بە ناوی مەحموود محەممەدەوە یاخود پێ دەڵێن خولە پیزە ئەم کارە من دەمێکە خەریکیم ئەشمەوێ زۆر خۆمی پێوە هیلاکەم چکان نامێ بۆ ڕۆژێک بدوان بێ ئەمێ بیکەم بە کارێکی مێژووی چکە لای من زۆر گرنگی هەیە ئەگەر تایبەتمەندێتی پێ بدرێ هیچ پەلەم لێی نییە هەستەکەم نامەیەکی ماستەرە یا دکتۆرە خەریکیم ئەم فڵچەی کە ئێستا دایانێم ئەم ڕەنگەی دایانێم توانێ من ئێستا ئەوەنێ لەم بڕگەیەدا وەرگێڕ شەفیقی حاجی خدر باس لە دوا بەرهەمی خۆی دەکات کە کتێبێکە بە ناوی ئەرێ کوردبوونە بەردەباس کتێبەکە باس لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا عێراق و کورد و جەنگی سار دەکات لە ساڵانی 1958 تا 1970. ئەم کتێبە خۆی تێزێکی دکتۆرایە دکتۆرانامەیەکە لە فەلسەفەی مێژوودا بەدیهێنراوە هی بریان ڕۆبرت گیبسنە کابرایەکی نووسەرێکی گەورەی ئەمریکیە لە ساڵی 2013 وەکو تێزی دکتۆرا وەرگیراوە دواتر لە 2015دا کراوەتە کتێب ناونشانەکەی هەندێک دەستکاری کراوە بۆتە سۆڵد ئاوت فرۆشرا منیش لە پارەوە خەریک بووم و بە گەڕانەوە بۆ هەردوو دەقەکە بۆ تێزی دکتۆرانامەکە و بۆ کتێبەکە دواتریش بە پەیوەندیکردن لەگەڵ خودی نووسەر ڕێککەوتی لەسەر ناونیشانەکە و لەسەر وەرگێڕانی کتێبەکەویدی ئەم کتێبەی لێ دەرچوو.
بێگومان لە وەرجێڕاندا بە پێی ئەوەی ئەو کتێبە بە شێوەیەکی تێکچڕژا و ئاڵۆز لێکدانەوەی زانیاریەکان ئاماژەکردن بە بەڵگەنامە هەرە گرنگەکان سەبارەت بەو قۆناغە مێژووی کە ئەو کتێب باسی دەکات زمانێکی سیاسی دیبلۆماسی ئاستبەرز جیاوازێکی زۆری هەبوو لەگەڵ ئەو کتێبە کۆنەکانی دیکەی کە وەرم جێڕان بە تایبەتی کتێبە ئەدەبیەکان بۆیە لە ماندووبوون و خۆخەریکردن و مژولبوون بە وەرجێڕانی ئەو کتێبە ئەو کاتێکی زۆرتر و زەحمەتێکی زۆرتری بۆ من هەبوو لە دوای ئەوەش دوایەوەی کە کتێبەکەم وەرجێڕان نیشانی چەندین برادرم بدا بۆ ئەوەی هەریس نەبێ بەراوردێک بکرێیان لە ڕووی پێداچوونەوەی دوای ئەو هەموو پێداچوونەوە زمانەوانی و ڕێزمانیەکان و هەروەها هەڵی چاپ داومەتە سێ پسپۆر لە بواری مێژوو سیاسەتی دەولی ئەو قۆناغی کە ئەم کتێبە باسی دەکات ئەم تێزە دکتۆرانامەیە 5 لە سێ ڕۆوە لە سێ ڕەهەندەوە زۆر گرنگ و زۆر چارە نووسرازە. یەکەمیان لە ڕەهەندە نێودەوڵەتیەکەوە لە زەنجی سار لە دەستپێکی ڕووخانی ڕژێمی پاشایەتی و هاتن عەبدولکەریم قاسم ئەو جەنگە ساردەی لە نێوان نیشتێتی شۆرەوی جاران و ڕۆژ ئاوا بەسەر دەستەیی ئەمریکادا هەبوو لە ڕێی جەنجی بریکاری بە وەکالەت یان لە ڕێی ئەو ململانێ و چێبەرچەی لە نێوان سۆڤیەت و ئەمریکادا لە عێراق و لە کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە ڕووی هەرێمیشەوە لە عێراق ڕووخانی ڕژێمی پاشایەتی ئەو گۆڕانکارانەی کە بە دوای خۆی داهێنا ئەو کودەتایەکرا دواتر چەندین کودەتا لە دوای یەک دایدی مێژووی عێراق کە دەگوترێ مێژوویەکی خوێناویە ئەو خوێناوی زیاتر تۆختر کردەوە خاڵی سێم ڕەهەندی سێم کە هەرە گرنگە بۆ ئێمە ئەو قۆناغە بۆ کورد زۆر زۆر گرنگە چونکە لەو قۆناغەدا لە ساڵی 58 کە عەبدولکەریم قاسم کودەتاکەدا دەکات و سیستەمی کۆماری جار دەداوت و مادەی سێم لە دەستور دادنێ کە کورد و عەرەب هاوبەشن لە عێراقدا دواتر کە ڕێگە بە مەلا مستەفا بارزانی دەدا لە تاراوگا لە یەکێک لە کۆمارەکانی یەکێتی سۆڤیەتی جاران بێتەوە کوردستان و لە بەغدا زۆرە ئومێد و دەرگەکرانەوەیەک لەسەر ئەوەی کە لە عێراقیدا هاتوودا ڕۆڵی کورد و عەرەبیان پێگەی کورد لە کەسی دووەمەوە بێتە کەسی یەکەم و بادێک بە مافەکانی بگات بەڵام دواتر وا دەرناچێت لە 61 شۆڕشی کورد ئەوەی شۆڕشی ئەیلولی 1961 دەست پێ دەکات. پەیامی من بۆ خوێنەرانی کورد ئەو قۆناغە زۆر هەستیارە زۆر چارە نووسرازە شتی لەسەر ڕۆ ئەنرێ شتی لەسەر بنیات ئەدرێ بە باشتری شێوە لەلایەنە نێودەوڵەتیەکەی تێبگەین ئێمە تا ئێستا چەندین کتێب لەلایەن سیاسەتمەدارانی ئێمە و مێژوونووسانی ئێمە لەسەر ئەو قۆناغە نووسراوە بەڵام ئەوە لایەنی نێوخۆییە پەیامی من ئەوەیە لە ڕووی دەرەوەیەکەی لایەنە نێودەوڵەتیەکەی بەتایبەتی لایەنە نێودەوڵەتێکی زلهێزی ڕوانینی سیاسی زلهێزێکی وەکو ئەمریکا سەبارەت بەو قۆناغی سەبارەت بە تێکچوونی سەرهەڵدان و تێکچوونی شۆڕشی ئەیلولچی بووە قۆناغی پەیامی من ئەوە بۆ باشترین شێوە خوێنەر لی بە ئاگا بێت و بزانێت بۆ ئەوەی بۆ ئەو پەیامە هەم بۆ سیاسەکانیشمانە بۆ ئەوەی لەسەر ئەمە لە ڕووە سیاسیە نێودەوڵەتیەکە ئەو پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتە زلهێزەکان لەگەڵ دەستگا گرنگەکانی جیهان چۆن ڕۆبنین بە ناسین و بە دەرکەوتنی ئەوەی کە لەو ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەتایبەتی لە دوو توێی ئەو ماوەی 1970 دەرکەوتووە. لە دوابڕگەدا هونەرمەندێکی گۆرانی بێژ لە دەڤەری بادینانەوە میوانی ئێمە دەبێت هونەرمەند دەیەوێت ساڵەکانی تەمەنی بە بەرهەمەکانی بژمێردرێت ئیسماعیل جومعە بە دەنگە پڕسۆز و هەستەکەی خاوەنی هەک بەیەک لە گۆرانیە جگە لەو گۆرانیانەی کە هی خۆیەتی گۆرانی فۆلکلۆری کوردیشی وتۆتەوە ئەم هونەرمەند دەتوانیوێتی بەگوێگرتن لە دەنگی بەرەو سروشتی جوانی کوردستان و شاخەکانمان ببات با پێکەوە کاروانی هونەری ئیسماعیل جومعە ببینین. سال بورن بهار نایه وک بریم دلالا من دل خمگینه بودی دنا دل بری دلالا با پیالا هر دولی فین دل بری دلالا من بومنی چینک دنال دستین قدری دلالا
از هنرمند اسماعیل جمعه عبدالکریم سال 1967 محلا گری باسه ازش دایک بوم و از خلک گنده پیرمرم اوه گنده من از خوجه گنده پیرمرم سال 1983 بجارا ایکی من سرده پیشانوی سترانگوتین زیوشکان لقائک کو مامستا هنرمند شاکر آکری بجارا ایکی امیر عودت گل منجانی اولویری از مبدست سترانگوتن کرو ستران نتوی من قالك حس استرانت رحمتي اياس يوسفيت كر يا زاخوي من استرانتوي ماوكي دريش قوتن يعني خلككي قالك كيف اخوينا و حاجدن که میکردن و میجی جرأت داخل کو از بردامی بدم اوی کاری کو از گلوی چندیجی من دست نویسینی جی هبو هل بس جی من بخوید چکرین آواز جی من بخوید چکرین جمارا استرانت من زیراترش 5 استرانا من تین نزیکی 30 حتی 40 استرانا جیت گالری فلکلوری من تومار کرین بریوان البرکویا فهاندن جوتی کزیا بجشت لوري الناري خملو روشنا قليها بريفان البركبيها دهان جوتي كزيها بجشت لوري الناري خملو روشنا قليها من تديفي كچا كردام خدا ناوان کنو دردا باری سر ملا گیرانم خاتین العسل هرچند در گلک جاراجی کودانت گلکت مازم سرمنده هاتن کاروان من هنری ما راستیای چد بتن برهمه که ماستر و زیراترجی من هبا لیوان کودانا گلک از ایشاندم دم مروف دی بته هنرمنداتی کاری که گله که زحمته ارکه که مازنه هکم برو ببته هنرمنده که راست کده شی خدمته که یبدنگ خو شیانت خو دوی تنوی هنرمندی 3-4 صیغت دفوی هبن روشنبیریا گشتی هبتن روشنبیریا موزیکی هبت هستان تویی هبتن شارازی که باش جغرافیا کردستان ده هبتن لوی دمی دمروفشت ریکه که باش گرفته سر رای و چندی جی دنگیان لازمن بو هنرمندی هنرمند و داهنان بکتن بو ویش ده بجنوی هنرمند از خود بجم هر ستران بجه که خود نزیکی سترانا فلکلوری بکتن یا گالری دیده پتر ماوی ویستران بیجی درج بتن هکه خو مروف سترانه که هفت چرخ جی چه کتن مروف السر اساسه که سترانا گالری چه بکتن نزیک بونکن هبتن وکو رساناتی اصالت بوی چندشی ده مروف شتن جه خود ناف کاروان هنری کردی داکن دلینکن چه گستی را چه زیر و مرجان و مورا وی دلی ندم برکی را ناری که نبجه